سڵاتان لەبێت بەیانیتان باش چۆنن هیوادارم کە باش بن لەش ساغ بن تەندروست بن ماڵی دڵەکانتان ئارام بێت هیوادارم کە ئەم بەیانیەک بێت پڕ لە خێر و خۆشی و ئەو تەمەنەی کە پێمان بەخشراوە ئەم بەیانی هەستاوین هەناسە هەڵەمژین باشترین ڕۆژی ژیانمان بێت ئەو ڕۆژە بێت کە ئەگەر هەنگاوێکت لە پێشە بۆ ئەوەی کە هەنگاو بنیت بۆ گەیشتن بە ئامانجەکانت ئەمڕۆ ئەو ڕۆژە بێت و ئەگەر ئامانجێکی شت لە بەردەستاوە دەمێکە کاری بۆکەی ئەمڕۆ ئەو ئامانجت بەدەست بێت هیوادارم کە هەمیشە لێو بە خەندە بن و تەندروست بن و دەروون دروستیش بن ئەمڕۆ باسی خەڵاتی ئەمساڵی قەڵەمی زێڕینی مامۆستا جەمال نەبەز ئەکەم کە درایە جەلیلی جەلیل لەگەڵمان بن تا باسی خەڵاتەکەتان بۆ بکەم و بە گوێرەی ئەو ئامار و توێژینەوانەی کە بڵاو کراونەتەوە شاشەی مۆبایل و کۆمپیوتەر ئێستا بوونەتە سەرچاوەی سەرەکی نەخۆشیەکانی چاو لەگەڵ پزیشکی پسپۆر باس لە کاریگەرەکانی مۆبایل لەسەر چاوەکە ئامادەکاریەکان بۆ کریسمس وردە دەستی پێکردو لە لەندەن دارێکی کریسمس ئاشکرا دەکرێت کە لەو خاشاکانە دروستکراوە کە لە جەژن فڕێدەدرێت ئامانجلەی سەرنجڕاکێشانی خەڵکیە بۆ پاکڕاگرتنی ژینگە ئەوانەی کە شارەزان لە خەڵاتی قەڵەمی زێڕین ئەزانن کە ئەم خەڵاتە هیچی ئەوانیشی کە شارەزانین باسیەکەین ئەم ساڵ خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەز باڵێ درایە جەلیلی جەلیلی کە مەراسیمەکە لەلایەن ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەزەوە بەڕێوەچووە ئەم ساڵ دکتۆر جەلیلی جەلیلی دەستنیشانکرا بۆ وەرگرتنی خەڵاتەکە مەراسیمی بەخشینی خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەزە لەلایەن ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەزدا سلێمانی لە بوارەکانی زانست ڕامیاری زمان مێژوو پەروەردە کەسایەتیەکە دیاری دەکرێت ئاماژەوەیە کە ڕێز لە کەسایەتەکانی خۆمان بگرین بە تایبەتی ڕێز لە مامۆستا جەمال نەبەز بگرین کە زیاتر لە 6 ساڵ خەباتی کرد لە پێناو پاراستن و هەروەها بێتەوە زمان و ئەدەب و مێژوو کەوە بۆ خۆتان نەزانن کە دوتۆ جەمال نەبەز یەکێک لە دیارترین کەسایەتەکانی کووردە لە باشووری کوردستان و لە تەواوی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان و کوردستانی سوور کەسایەتیەکان بەشداریان کردبوو دکتۆر جەلیلی جەلیل نووسەری مێژوو بۆ ئەم جارە دیاری کرابۆ خەڵاتەکە بۆ یەکەم جارە کەسایەتیەکی کوردستانی سوور ئەو خەڵاتە وەربگرێت ئەمە گەورەی جەمال نەبەز دەرەخات چونکە پرۆفیسۆر جەلیلی جەلیل شخصیە نەیناسم لە رووسیا و لە مۆسکۆ چوومەتە ماڵیان بنەماڵەیەکی گەورەی ڕۆشنبیری کوردن و خۆشی کەسایەتیەکە پرۆفیسۆرە لە دیرۆک و ئەدەبیاتی کوردی شارەزایە و ئەمە گەورەی جەمال نەبەز دەرەخە کە خەڵاتی قەڵەمی زێڕین بدەن بە کەسایەتێکی ساڵانە کەسایەتیەک دیاری دەکەن کە زۆرترین خزمەتی بە بوارەکانی زانست ڕامیاری زمان مێژوو پەروەردە کردبێت و خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەسی پێدەبەخشرێت ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی 23 کچی کریستیانۆ زیدی و موسڵمان لە زاخۆ گروپێکی شێوەکاریان پێکێناوە کە بە چاودێری سندیکای هونەرمەندانی زاخۆ توانیانە یەکەم پێشەنگا بکەنەوە و لەو پێشەنگایە چەندین تابلوی جیاواز دەربارەی دایک و ژن و ژیان لەلایەن ئەم کچانەوە نمایش کراوە
ژین و ژیار ئافرەت و دایک بابەتên vê pêşangeha şêwekarî ne ewa ku ji li Esendîka Hunermendên Kurdistanê nivîsîngeha Zaxû ve bo gropê kiçên şêwekar li vê deverê hatiye vekirin. Goropek ku kiçe şêwekarên êzdî û mesîhî û musilman li xwe girtîne. Ev pêşangehanê êkiş çalakê Sendîka Hunermendan Avenda Zaxûye bi piştevanî paqiştiya Leqê Heşt Berêz Elî Ewnî ku piştevanî vê gropê kiriye. Ev gropê heye gropekî kiçin cihêlin bajêrê Zaxû ne ji Kristyan û Kurd û Êzidiya pêk hatiye. Rama pê ew e ku dengê van cihêla bigehte cemawerê hunerî pitirî jî babe ser afretê ew ser dayîkî ye. Di vê pêşangehê de û li ser destê 23 kiçên olrengîn, tabloyên rengavreng ku helgirên peyamên cuda cuda ne û piranî girêdayî wan bi xwe weke kiç û jin û dayîkin hatîne nîşandan. من دو لوحة بشكل تقدر كرينا لوحة من يوهاسبي ويا شمعة طبعا يوهاسبي نشانه هزي دتن جوانية دتن وكايو أفراد مثلا كانت خمك مظن يودلي ده هي تشوفي هيفي ساعات كده الشمال كي أفراد يعني وقت الشمال كي حست كتن حالي نتذكرونه هي خبزة الدور بلدكو تابلو من السر ورز زمستاني ضابط كو في ورزي دا بتن خلقي هجار ما هي خلقي كم درآمده هاری کاری که من بوانا رون موضوع من او يعني او خلقنا و بتوی پاری کاریه نه بتوی خلق بوانا ببیند ایگوش تشته باشه کل زاخ و همه طوائف تایمات بشین و همه البری آمدنه نمونهya pêkvejiyana ku li Zaxû Herêma Kurdistanê heye rengvedana xwe di vî gropê kiçên şêwekar da dîtiye. Oşpêxemetî şiyandin û pêşvebirina karê vî gropî û van şêwekaran, Sendîka Hunermendên Kurdistanê li Zaxû jî xwe li xizmet û bizav û çalakî û dahatiyê wan kiriye xudan. İslam Yusuf, Kurdistan 24 Zaxû. بەگوێرەی ئەو ئامار و توێژینەوانەی کە بڵاو کراونەتەوە بەسی شەشەی مۆبایلەکەن تا چەنە کاریگەری هەیە لەسەر چایمداڵ لەڕێی ئەو توێژینەوانە چی دەستکەوتووە کە بڵاو کراونەوە ئەڵێ شەشەی مۆبایل و کۆمپیوتەر ئێستا بوونەتە سەرچاوی سەرەکی نەخۆشیەکانی چاو لەگەڵ فراوانبوونی تەکنۆلۆژیاش تاکەکان بێگومان زیاتر پێویستیان بە مۆبایل و تەبلێت و ئامارە زیرەکەکانە بێت بۆیە بەهۆی ئەوەوە ئەتوانین بڵێن بەهۆی تیشکە زیان بەخشەکانی ئەو ئامێرانە نەخۆشیەکانی چاو دەبینی کە ڕوو لە زیادبوو نەکات نۆرینگەی پزیشکانی چاو خەڵکێکی زۆری لێیە بە تایبەتی منداڵان بە گوێرەی داتای پزیشکیەکانیش زۆرینەی نەخۆشەکان ئێستا نەخۆشانی چاو بەهۆی مۆبایل و کۆمپیوتەرەوە وەک باسمان کرد کە تووشی هەندێک گرفت و کێشە ئەبن هەر کەسێکیش بەردەوام شاشەکانی کۆمپیوتەر و مۆبایل بۆ کاری ڕۆژانە و کات بەسەربردنیش تەنانەت بەکارهێنێت ئەبێ بە شێوەیەکی بەردەوام ئاگاداری چاوی بێت بێگومان تووشی خوران سووربوونەوەی چاو ئەبێت و کۆمەڵی کێشەی دیکە هەندێک جاریش تووشی هەستیاری مەترسیدارە بێت کە ئەمانی تر پێویستی بە پسپۆڕی تایبەتی خۆی هەیە بە شێوەیەکی سروشتی چای مرۆڤ لە خولەکێکە 15 جار دەتروت کرد و ئەمەش کردارێکە کە بۆ پاکبوونەوەی چالاکبوونی چاو ئەنجامەدێت ڕیستارتێکی چاوەکرێتەوە بەڵام لە کاتی خوێندنەوە و بەکارهێنانی شاشەی لاپتۆپ و مۆبایل ئەم ڕێژەیە کەمەکات کەمتر چاو تورکانن ڕوئایات و کەمتر لە 7 جار ئەو کردارە دووبارە بێتەوە لە خولەکێکە ئەمەش واکات کە چاو بکەوێتە خوران ئازاری چاو دروست ببێت و هەروەها ئاوی زیادە لە چاو بێتە دەرەوە و ببێتە هۆی ئەوەی کە چاو باش بینایی خۆی بەو جۆرەی کە هەیە نتوانێت بینایی خۆی بەباشی یان بینایەکەی باش بێت و لە کۆتاییشە چاو تووشی نەخۆشی جیاوازە بێت جا ڕەنگە هەندێک جاریش تووشی وشکی چاویش ببێت بۆ ئەوەی کە سەبارەت بەمانە هەر هەمووی قسە بکەین کە ئایا ئەومانە تەنیا هۆکارەکەی شاشەی مۆبایل و تەبلێت و ئایپاد و ئەو بابەتانەیە یاخود نەخێر کەش و هەواش کاریگەری خۆی هەبێ لە وەرزەکانە سەبارەت بەمە ئەمە میوانداری دکتۆر نیهان عوسمان پزیشکی پسپۆڕی چاومان کردو ئەم بەیانیە زۆر بەخێت هاتی دکتۆر سەرچاوان دکتۆر ئێمە کە باسی بەکارهێنانی زۆری مۆبایل و تەبلێتوانە ئەکەین بگومان یەکسەر
منداڵانمان پێش هەموو کەسێ دێتە پێش چاو چونکە زۆر بە ڕێژێکی زۆر بەکاری ئەهێنن ئەویش ڕەنگە ئێستا بەهۆی خوێندن بێت کە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەندێک جار خوێندەکان بەڕەوەچێت یاخود بەهۆی یاریکردنەوە بێت و ئەم بڵۆپیش یەکێکە لەو نەخۆشیانە کە تووشی چاوی مناڵە بێت ئەمێ بزانم چ پەیوەندێکی هەیە واتە سستی چاو یان تەمەڵی چاو چ پەیوەندێکی هەیە بەم کارانەی کە بڵێن ڕۆژانە چاو ئەنجامیات بە تایبەتی لەسەر مۆبایل و ئەو ئامێرانە خۆتان بخێر وەکو خۆتان باشتر دەزانن ساڵی 2010 تا 2020 بەخۆی بە دیکەیت ینی 10 ساڵی سمارتفۆن ناویاندانا چکە لەو 10 ساڵە زیاترین ژمارەی خەڵک مۆبایلی هەبووە مثلا لە بریتانیا لە 2010 سەدا 80 خەڵک مۆبایلی هەیە ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاتریش دەبیتن لەگەڵ دروستبوونی نەخۆشی کۆرۆناش خوێندنی ئۆنلاین کە دەست پێ کردی خاستن لە تەمەنی منداڵ و ئەوانی ئیسفادە لەمبەر زیاتر بووە علاقەی نەخۆشی ئەمبلیۆپیە بە مۆبایلی وەکو هەر ئەوەی احتیادیە چکە ئەمبلیۆپیە ئەناتۆمیکال ئەوی نەخۆشی نییە بەس بینی چاو زعیفە دەبی لە خوار 6 ساڵ چارەسەر بکرێت بۆیە ئەو پرسیارە ئەەکەم چونکە ئەو منداڵانەی کە ئەو حاڵەتیان هەیە سستی چاویان هەیە ڕەنگە دایکان و باوکان ئاگداری ئەوە نەبن کە تابلێت و مۆبایلێکی زۆر بەکارەهێنن چەندی کاریگەریە خاتە سەر ئەوانەر بەگشتی ئەوە بخۆی تاسیری زۆری لە زایفبوونی چاو منداڵ دەکرد جار هەیە یەک چاو جار هەردوو چاویان زایف دەبیتن باشترین چارەسەریش ئەوە بە زووترین کات هەموو منداڵێک ساڵانە یا بماوەی 6 مانجارێک پشکنینی بۆ بکرێت هەتا بزانێت زۆر باشە دکتۆر چەندێک ئەتوانین بڵین ئەمە ماکسیمەم کاتێکە کە ئێمە ئەتوانین مۆبایل بەکار بهێنین و ئەمە کێشەی بۆ چامان کێشە بۆ چامان دروست ناکات خۆی بەلایکەم لە ڕۆژەی 2 ساعت زیاتر ناوی بەکاربێتن لە مەسلەی ئیش و کار هەندێک تا 8 ساعتی زیاتر دەبیتن بەس لە ماوەی ئەو 2 ساعتێکی مۆبایل بەکاردێنی هەر 20 دقیقە جارێک قانونێکی پێدێن ڕول ئەف 20 مثلا هەر 20 دقیقە لە بۆماوەی 20 چرکێت تەماشای شاک دوور لە خۆت بکەیت کە 20 فیت ینی 6 متر دوورە لێت کە ئەوها بکەیت چاو ئستراحەت دەکەی ینی ماندی بوونەکەی کەمتر دەبیتن باشە ئەو نیشانانە چین کە ئێمە ئەبێ بزانین بەهۆی سیرکردنی زۆری کۆمپیوتەر و شاشەی مۆبایلەوە چاومان ماندوو بووە لەگەڵ نەخۆشی تر لەگەڵ کێشەی دیکەی چاو جیاکەینەوە خوی ئەوە کێ پێدەن سمارتفۆن ڤیژن سندرۆم وەکو حالەتی مەجموعە ئەوە کێ لە ژانە سەر ئەوەی سۆربوونی چاو هەتا ئاو کە لە چاو بێت یان هەتا ژانی مل و کەمتر بوونی تەرکیز لەسەر ئەوەی نووسینەوەوانە هەموو ئەوانە بەهۆی مۆبایل دروست دەبیتن لە بۆ چارەسەریش هەر ئەوەی گوتم باشترە مەسافەی ئەو مۆبایلێکی بەکاردێنی بەلایکەم 40 هەتا 6 سانتیم بیتن لە 20 دقیقە زیاتر بەردەوام لەسەر مۆبایل ئیش نەکرد هەر 20 دقیقە جارێک دەبی ئیستراحەتی بدەیت چاوت زۆر باش دکتۆر هەندێک کەس هەیە کە بۆ مۆبایل یاخود بۆ شاشەی کۆمپیوتەرەکەی شاشەی دووهەم بەکارەهێنێت بۆی کە ئەو تیشکە زیان بەخشانە ئازێتی چاوان تا چەندەمە کاریگەری هەیە و باشە کە بەکار بهێنرێت خۆی هەموو ئامرێکی سمارتفۆنیان مۆبایل تیشکێکی لێ دەردشی پێدرن بلو لایت هەمان تیشکێکە لە تیشکی خۆریش هەیە لە بۆ تیشکی خۆر احتیادی ئەمە هەموو جارێت چاویلکەی دژە خۆر بەکاردێنی لە بۆ مۆبایلیش پێویستان بە شتە هەیە جا و کۆمپانیەکان هەستانە بە دروستکردنی ئەو شاشەی دووەم هەتا نزبەی ئەو بلو لایتێکی لە بۆ چاودێت کەم بکرێتەوە ینی باشە زۆر باشە کەمێکیش باباسی لە ئەو نەخۆشیانە بکەین کە وەک وتم تایبەتە بەناو بەس ڕەنگە پەیوەندی بە زۆر بە بەکارهێنانی کۆمپیوتەر و شاشەی مۆبایل نەوێت بۆ نمونە باسی شالیزبوونی چاو یاخوددا پێڵێن لای خۆمانسیت کە سڵاویان کیسەیەکی چوریە لەسەر پێڵووی چاو دروست دەبێت باڵێ ئەمانە ئەمە پێشەوە نیشانێکی هەیە پێشەوەی کە کیسەکە دەربچێت چ تەمەنێک زیاتر تووشیە بێت و چارەسەرەکەی چییە؟
کەلازن ئەوەی بەخود گیران و لەما تزیێن نەخۆش ئیلتهاب نییە بخۆ ئەو مادەی وەکو چاوریەکە لە گریەکانی سەر پیلوی شاو دروست دەبیتن وەکو شتێکی سروشتیە ڕۆژانە هەدین دەردەکرد جار هەیە ئەو مەجرایەکی ئەو مادەی دێت قەپات دەبیتن ئەو مادە دواخر دەبیتەوە وەکو چاوریە هەنی ئەم پێدرن کەلازیان لە هەموو تەمەنێک هەیە بەس سەبیبی ڕئیسی ئەوەی ئیلتهابەی کە لە سەر برجانگەکان هەیە پێدرێن بلیفارایتس باشتر ئەوە بۆ ئەوی پێشگیری بکەیت و تووشی ئەو حالاتنی ڕۆژانە بە ئاوی ساردیان بە هەتا بە مادەی خاوی شامپۆ مەسە شامپۆی منداڵ چاوی بشورێت ئەو باشترین حەلدانی زۆر باشە دکتۆر هەندێک جار ئەڵێن چاوم ماندوو بووە ئیسراحەتێک بە چاوم بدەم چاو داخستن ئەڵێن چاو دابخە و شتێکی ساردی بخەرە سەر تا چەندە ئەمە دروستە ئەمە ماندوێتی چاو دەرەکات ئەگەر کەسێک بۆ نمونە هەشت زیاتر لە 8 کاتژمێر 10 کاتژمێر لە بەرامبەر شاشەیەکی کۆمپیوتەر بوو ئەو بخۆی ماندیبوونی ئەو ئەزولاتەیە کە چاو ماندی دەبێت لەوانە تووشی سپازم دەبن ئەوە کە چاو خەپات دەکەێت بۆ ماوەیەک چاو استراحەت دەکە ئەو شتێکی سروشتی باشە باشە پێویست ناکە هیچ شتێکی بخرێتە سەر هەنێک کەس پێویست بەوە ناکات زۆر تا باسی گیرانی مەجراکانی چاوت کرد ئەم حاڵتە لە مناڵان دروستە بێ بەهۆی زۆر بینینی یاخود زۆر بەکارهێنانی مۆبایل و کۆمپیوتەر یاخود ئەمە پەیوەندی بەەوە نەخرەوە شتێکی کودن زیکماکە ینی بۆ زیکماکی منداڵ کە لەدای بجار هەیە ئەو مەجرای فرمێسکی کاتی دیوێت بەلایکەم هەتا 11 مانگی بخۆی 175 بخۆن چا دەبن بەس تەنها جار هەیە دەری ماساژ بەکاربینە جار هەیە قەترێ بەکاردینن هیچ ئەوەکی ینی وەکو نەشتەرگەری ناوی بەکاربینێن هەتا 1 ساڵ تاوە دەبی دوای 1 ساڵ دەتوانین ئەوی شێ بکەین بەس علاقەی بە موبایل نییە علاقەی بە موبایل نییە دکتۆر هەندێک مەحلول یاخود گیراوە هەن کە لە دەرمانخانەکانە بەردەستە کەسێک ئەتوانێت بۆ تەڕبوونی چاوی 8 کاتژمێر جارێک چەند قەترێ بەکار بهێنێت ئەمە دروستە بەبێ ئەوەی کە ئێمە لە پزیشک ڕاوێژکاریمان وەرگرت بێ خۆمان بەکاری بهێنین ئەوەی کە چارەس ئەوەی مادەی کیمیایی تێدانە بیت بەڕایم دروستە بەس هەیە بەناوی ناشرالتیت ینی فرمێسکی سنایی هیچ ئەوی نییە کێشەی نییە کێشەی نیە هەر ئەگەر 2 کاتژمێر جارێکیش بێت یاخود ئەبێ لەسەر ئەو کاتە بێت کە لە 2 ساعت 2 کاتژمێر زیاتر نابی چاوی ماندی بکرێت نابێت ماندوو بکەیت دەڵێن کەشوهەوای عێراق بە شێوەیەکە و کوردستانیش لەگەڵی کە زۆر زوو چاوی دانیشتوانی عێراق وشکە بێت چۆن بتوانین ڕێگری لەوە بکەین چاومان وشک نەبێت بە چیا بزانین ئێمە چاوێکی وشکمان هەیە بۆی کە سەردانی پزیشک بکەین لەو حالەتی دوو سەردانی پزیشکی پسپۆر بکەیت چکە ئەوە پشکنی نەکێ بدەنە شێر مرتێستە فەحسەلی بوو نەخۆش دەکرێت بە ئەوی سەردانی کردێ بۆی تەشخیص دەکەن تەنیا لە ڕێی پزیشکە ئەمە بە چیا بزانین بۆ نمونە هەندێک جار خورانی چاو هەیە چاو سوورە بێتەوە ئەمە نیشانەکانی وشکی چاون یاخود پەیوەندی نییە بە وشکی چاوە خو یەک لە نیشانەکانی وشکی چاو بەس التهابی ڤایرۆس التهابی بەکتریا هەموو ئەوانە شتە دروست دەکەن هەتا موبایلیش شتە دروست دەکەن ئەتوانرێت لە ڕێی ئەو فرمێسکە استناعیانەوە چاوتەڕ بکرێت یاخود هەر ئەبێ سەردانی پزیشک باشترە سەردانی پزیشکی پسپۆر بکەین زۆر باشە زۆر باشە منداڵان لە چ تەمەنێکەوە بۆیان هەیە چونکە دەڵێن وەک چۆن منداڵ فێری ڕۆیشتنە بێت فێری قسەکردنە بێت تەنانەت بینینیش کاتی ئەوێت تاکو منداڵ فێر ئەبێت ببینێت لە چ تەمەنێکەوە منداڵ ئیتر فێری بینینێکی تاواتی بۆ ماکسیمام بە دایک و باوک بزانن ئەم منداڵە فێر بووە یاخود هێشتا فێر نەبوو پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆی بزانن کێشەی چاوی چییە خۆی ئەو تەمەنە لە 2 ساڵی دەست پێ دەکێت ساڵی تا 6 ساڵی ینی ئەوی من خاصن ئەگە دوای 6 سەر هەر کێشەیەک خاصە مەسەڵەن بلی و پیا بووی دوای 6 ساڵ چارەسەرەکەی زەحمەت دەبیت تا پێش ئەو تەمەنە بەڕێم باشتر پێش 2 ساڵی سەردانی پزیشکی پسپۆر بکەن بەلای یەکەم ساڵی جارێک شتێک هەیە ناو کوردەواری ئامێ لێرە پشتڕاستی بکەین وایە دروستە یاخود نە هەندێک مناڵ هەیە چاوی ئەتوانین بڵین هەردووکی وەکو یەک لە یەک ئاراستە نبینێت خێلیش پێ ئەڵێن ئەڵێ بی بە بۆ لای کەسێک قۆڵێکی ڕابکێشێت یان دەستەکاتە ناو ئارویەوە ناو قورگیەوە پەنجەیەک لە قورگیەدات ئەمە چاوی چاکبێت تا چەندەمە دروستەمە کارێکی هەڵەیە یاخود دروستە هیچ بنەمایەکی زانستی نییە هەمیشە
بەعکسەوە جار هەیە کە ئەوی شێ دەکەن ئەوە کە حالەتەکە زیاتریش دەبیت لە منداڵ. ینی ئاسایی ئەگەر منداڵێک لە پڕ بەیانیەک هەڵەسێت چاوی ڕێک نابینێت ئەگەر نەش برێ بۆ لای پزیشکی پسپۆر ئاسایی خۆی چاگە بێتەوە یان لە حاڵەتیەوە بە سەردانی پزیشکی پسپۆر دەبی سەردانی پزیشکی پسپۆر بکە باشترە. زۆر سپاس دەکەم دکتۆر نیهاد ئەسمان پزیشکی پسپۆری ئەم بەیانیە لەگەڵ ناوی دکتۆر نیهاد زۆر سپاس دەکەم. علی گەنجێکی سنووری ڕاپەڕینە و 2 ساڵ پێش ئەمڕۆ بە ڕووداوی هاتوچۆ کەوتۆتە دۆخی بێهۆشی و دواتر مەسولکەکانی لەشی بە تایبەت دەستی و قاچی سست بوون و کەوتونەتە سەر بەڵێ کەوتۆتە سەر جێگا. باوکی علی بڕیارەدات کە هەموو ڕۆژێک کوڕەکەی ببات بۆ هۆڵێکی وەرزشی و خۆشی لەوێ چاودێریەکات هاوکاری کوڕەکەشیەکات. علیەڵێ سەرەتا بە باوشی 2 کەسەوە بردویانە بۆ هۆڵی وەرزشی و چۆتە ئەوێ و نێشی توانیوە لەسەر قاچەکانی بۆستێ بەڵام ئێستا زۆر باشە نەک هەر بۆ تەندروستی بەڵکو و یاری لەش جوانیشەکان. باوکیەکە لە 60 تەمەنیدایە بە دیار کوڕە تەمەەن 17 ساڵانەکەی کە وەرزش دەکات. جارجار لەگەڵ سیرکردنی علی سێرێکی وێنانەش دەکات کە بە مۆبایلە بچووکەکەی تۆماری کردوون و تیاندا علی دوای ڕووداوی ئۆتۆمبیل لە ژێر ئامێری هەناسەدانی دەست کرد لە دۆخی بێهۆشیدایە. علی 2 ساڵ پێشتر بەهۆی ڕووداوەکە بەشێکی جەستە ئیفلیس دەبێ و دەست و قاچەکانی سست دەبن. ئەم باوکە بۆ جێڕانەوەی کوڕەکەی بۆ دۆخی ئاسایی و بەهێزبوونەوەی دووبارەی ماسوولکەکانی جەستەی ڕۆژانە چەند کاتژمێرێک دەیهێنێ بۆ هۆڵی وەرزشی و هاوکاری دەکات. هەندێک جار وەک ڕاهێنەرێک قورسایی سەرشان و بازووی کوڕەکەی قورستر دەکات بەڵکو هێز و تینی جاران بۆ ماسوولکەکانی بگەڕێتەوە. بۆ خۆم هەموو ڕۆژە لەگەڵی هاتوو تقریبا نزیکەی 2 ساڵە لەگەڵی هاتوو یاریمان دەکرد و بڵێن لەوێ بۆ لێ ئەگەر شتێکی نەدەزانی یارمەتیم بدا بڵێ قورس بوو ئەگە بە شتێکی ئەوان نەزانی لەگەڵی داهاتم ئەو جارەکانە ئەو کاغەزان بڵێن بۆ پڕکردەوانێ وردە بخۆی هیچ پێویستی نەدەکەم ماشی جازار لەگەڵیش نەداهاتم بخۆی داهات. شیروان ڕاهێنەری وەرزشی عەلیە و ڕۆژانە ڕاهێنانی پێدەکات. ئەو باس لە دۆخی خراپی 2 ساڵ پێشتری عەلی دەکات کە چۆن دوای ڕووداوی ئۆتۆمبیل ماسوولکەکانی ئیفلیج و سست بوون و لە ژێر باڵی 2 کەسەوە ڕۆژانە بۆ هۆڵی وەرزشی هێناویانە. تەمرینکردن بەو زۆر یاریزانانەدا لە هۆڵدا بە هەموو ڕاهێنەرێک ئەرکێکی قورس و زەحمەتە لە چاو یاریزانێکی کە باری تەندروستی تەواو بێت چونکە دەیە بەردەوام لە یاری لەگەڵ یابی بە بەردەوام خۆی مەسەلەی دانی وەزنت دانە دەست و شازی یاریکردن و دەبێت یاری بە یاری خۆت لەگەڵ یابی تەنانەت چەند جارێک وای لە لەگەڵ ئەلیان لێمان بوو بە تووڕەبوونی شتیدا ڕوویدا و یەک دوو زاتانە دەستیشی کرد بەگران چکە شازی تەمرینەکان بۆ ئەو تەمەنی ئەو بۆ حەڵەتەی ئەو قودس بوو. بەڵام سوپاس بەخوا بە یارمەتی باوکیشی کە بەردەوام لەگەڵی گوهانی دەدا ئێستا وای لە هاتووە خۆی بەتەنیا دێت تەمرینەکان دەکات. عەلی ئێستا دۆخی بەرەو باشیە و دەتوانێت وەرزشی قورس ئەنجام بدات. بەڵام باوکی هێشتا بۆ ڕاهێنانەکانی دێتە هۆڵی وەرزشی و چاودێری دەکات تاکو عەلی ڕاهێنانەکانی تاو دەکات. یەکجار ڕۆشنم زۆر ئەوە بوو بام وان داهێنام بام دوای لەتیاتومە قەعی ئێستا لە خۆی گەورە بەزار بێستا زۆر باش بام سەرەتاگە داهاتین دەچمە سارێزێکی ئەو شتەکەی بۆ دێنام بۆی پێدەخستم یارمەتی شێدەم وارم مامور رازەکان و دوای ئەگەر تاوا بوون ئەومان ڕای دەچونە سەرڕازەشکە لاموان یارمەتیەدا. چیرۆکی عەلی و هاوکاری و ئامادەبوونی باوکی لە کاتی ڕاهێنانەکانیدا لەو ماوە دوور و درێژەدا جێی سەرنجی هەموو وەرزشکارانی هۆڵەکەیە و بە چاوی ڕێزەوە لە ئامادەبوونی باوکی عەلی دەڕوانن. ئێستا عەلی تەنها بۆ باشبوونەوەی تەندروستی وەرزش ناکات
بەڵکو دەیەوێ ببێتە یاریزانێکی لەشتوانی و بەرزکردنەوەی قورساییش. ئارەسەمی کوردستان 24 حاجیاوە. لەگەڵ کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پەیوەندی خێزانەکانیش بچووکە بنەوە و تاکەکان لە یەک دوورەکەونەوە بەشێک هۆکارەکەی بۆ سەرقاڵی ژیان ئەگەڕێنەوە بەشێکی دیکەشیان نا بۆ شێوێ نایبینن و دەڵێن هەر خۆی پەیوەندیەکان دەمێکە کاڵ بۆتەوە بەهۆی مەشغەڵەتەکانەوە و هەبوونی تۆڕە کۆمەڵایەتەکان. تۆژەرانی ژەڵەن چی؟ ئەڵێن هۆکاری زاڵبوونی تەکنەلۆژیە بەڵام لەگەڵەوەشدا باس لەوە ئەکرێت کە پەیوەندی ئەوە لەگەڵ کە مابێتەوە ئەوانەی کە پەیوەندیان زۆر مابێتەوە بتەوە بێت نەوەکان لەگەڵ باپیر و داپیرەکانیان و پەیوەندەکانیان تونند و تۆڵە. بۆچوونی بەشێک لە هاوڵاتیانمان ئەم جارە لە کەرکک وەرگرتووە. ئاخۆ ڕاستە پەیوەندی نێوان نەوە و داپیر و باپیرە توندا ئەو هێشتاوکو خودی خۆی ماوەتەوە یاخود نا پاشان لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە باس لە بابەتەکە بەگشتی دەکەین لەگەڵ پسپۆڕی تایبەت. بینە چۆنە لەگەڵنەوەکان تا چەند ڕۆژاریان بینی؟ وەڵایی هاوسەیەکی مناڵەکانمان کرد و کوڕ هەموو ئێوارەیە لە ماڵ باوکیانە ئیتر کتە مناڵەکانی تێنە سەر و کۆڵم بین خۆمان بێ کەس بە گوێی لێ نەبێ. بەێ دایک مناڵەکانت خۆشەویان نەوەکانت؟ بەخوانەوەکانم خۆشەوێ کاک بەخوا هەستەکانم خۆشترێ. وەکو خۆشەویستی بابام زۆر کەسێکی لە ڕووی ئاینی و زۆر لە خۆوە نزم خۆشی کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو بابا خۆشەویست بوو ئەتر یعنی بابڵێن هەتا کۆچی دوای کە و تااقەتشی نەما بابڵێن بوو هەر لە دڵمانە خۆشەویست بوو ئێستش دابەزار قەنعاتم پێ بکە دێتەوە یادم گرانم بۆی دێ داواکارشم لەم گەنجانی ئێستا هەتا ئەتان ڕێزیری بگرم قەنعاتم پێ بکە قەت نرخی تەواو نابێت قەت تامولەزی تەواو نابێت لەسەر سفرە داعاشی بەیانیان ئێواران یۆڕان یان سەرەکی کاتێک کە قسێکت بووە کە باسی شتێکی قەدیمی خۆیان بووە کە یعنی قەت ئەو خۆشەویستی تەواو نابێت خۆشیان تەوێ ماڵێک لە کوڕەکانم زیاتر خۆشیان بێ اینجا پرسیارەکەی منەوەیە بۆچی نەوە زیاتر خۆشەویستە لە کوڕ؟ وەڵڵەهی نازانم بەس خۆشەویستترن لای من ئارە بەخوا خۆشەویستترن نازانم سەبەبەکەی کێ بەس خۆشتری جاوی هەمووی کەس پرسیارم کردەوە باشە مناڵەکانی خۆت کوڕە و کچەکانی خۆت خۆشترێ یان نەوەکانت؟ وڵا تەبعاً کوڕە گشتیان خۆشوێ بەس نەوەکان ئەوەی مناڵ بێت و نێزگت بێ زیاتر خۆشتەوێت ئەوەی لە ماڵەکە بێ و زیاتر عینیەکەی خۆشترت گەرەکە. پەیوەندیتان چۆنە؟ وەڵا باشە لەخوا بە زیابێ ئەی لەگەڵ خێزانت بڵێن هاوسەرت ئەوانت ئەو زیاتر خۆشەیان نەوەکان؟ وەڵا نەوەکانم خۆشت گەرەکە نەوەکانت لە خێزانەکەت خۆشتر؟ بەخوا نازانم تر ئەوەی منار بێ زیاد خۆشم گەرەکە ئیتر معنای وای ئاخر کوڕە ئەوە منە لەگەڵ یاتای نازێ خۆشەویستەکەی نەختێ کەمترێت کە مناڵێکی بچووک کە دایکی کە هیماری کرد کە شووی کردە کەسێتر کە دایک و کە نەنگی و باپیری بەخێوی کرد ئامێت بۆ چێگرێتەوە تەنانەت بۆ نەنگی بۆ باوشی کەواتە نەنگ و باپیرە هەیە جێی دایک و باوکە گرێڵێ باڵێ من لێرەواڵێم بەڵێ من لێرەواڵێم من چونکە بەچ چونکە من بەچای خۆم بینیمە و ڕەنگە بەڵامش خۆشم بینیمە نەوکم بڵێم بینیمەوە ئەگەر دایکم ڕاستە دایکم لە ژیانەماوە بەڵام ئەگە بانشم کە بەڵام دەستی نەنگ مەگرم دەستی باپیرە مەگرم ئیهمالم کردم. بۆچی نەنگ و باپیرت لە دایکت خۆشترە؟ هیوادارم بەشارە جواب بدەمەوەیشترە ئەڵە دایکیان کاتێککە من تێمە سەر چێلەکەت تۆنتن باوشەکەم بە چێلەکەتەوە وازانم تۆنتن لە باوش مەگرین دایژیان ئامێزم بۆ تۆ گردێتەوە وەرە کۆرپەکەت بەرەو بزان لە چی ئازارێکایە دایجان ساڵانێکە تامەزوی عشقی تۆم دایجان وەرە ساتێ لەسەر سینەت بم خوێنە بزانە چەندە تامەزوی تۆم دایجان من کاتێک کە تێم بەسەر گۆڕەکەت تێر باوەشەکەم بە کێلەکەتە وازانم تۆ لە باوەش مەگری گەرچی سێرەکەم هەمووی خەیاڵە و تۆ وەنی لێم و تۆ ون بیتە دایژان ون مەبەلێم منیش بیهی تۆکەم خۆزگا بمزانایە سۆزی دایکایەتی چیە و ئاخە لە ئامێزی تۆ ساتێ بەخەوتایم دایژان وەرە و کۆرپەکەت بزان چەندە تامەزروی عشقی تۆیە دایکت لە ژیان ماوە؟ ناتوانیش قسە بکەن
لە سۆزی دایکە دیارە بێبەش بوویتە ئەو ئازارەتەیە سڵاو ڕێزمێ بۆ کەناڵەکەتانە ناتامیش قسە بکەم جگە لە کچ و کوڕەکانی خۆت بینت لەگەڵ نەوەکانت چۆنە وڵی زۆر باش ئارە وڵا زۆر باش چەند ڕۆژجارێکیان بینی وڵا هەموو ڕۆژەیان بیرم باشە لە نەوەکان کوڕەکانت زیاتر خۆشە یان کچەکان وڵا من هەردووشی وڵا هەردووشی کچ و کوڕەکە بە شارێ ناگۆڕمەوە دایک مناڵەکان بە دەم حافظە نایگۆڕمەوە بەڵێ ئەو چاوپێکەوتنەی کە لەگەڵ خەڵکی کەرکوو کرابوو فۆکس بۆبێک بینیمان بەیەکەوە ئەو زیاتریان باپیرەکان بوون کە قسانێک چەند دڵخۆشم بنەوەکانیان ئەمانە زیاتر لەسەر ئەوە بۆستی کە زۆربەی ئەو خانمانی کە ئێستا فەرمانبەرن دەوامیان هەیە لەگەڵ هاوسەرەکانیان دەوامیان هەیە ناچارن منداڵەکانیان یا لە لای نەنکو باپیرە بەجێبێڵن یاخود بیان بەنە ئەوێ بۆ ماوەی چەند کاتژمێرێک و دوایە بیهێننەوە جامانێک باس لە پەیوەندی کۆمەڵاتەکان بەگشتی بکەین مانەوەی منداڵەکان لە لای داپیرە و باپیرەیان بکەین سەبارەت بەمە کە بابەتێکی زۆر ئەتوانم بڵێم بۆ خودی من چێژبەخشە چونکە دەبینەوە حاڵەتە زۆر هەیە ئەمانەی قسە بکەین لەگەڵ ئالان علی توێژەری کۆمەڵایەتی بانیت باش کاگالان بە خێرهاتی سەر چاوان ژی سپاس بینیت کە زۆربەی باپیرەکان چەند دڵخۆش بوون بۆی کە نەوەکانیان ئەبینن ئەمێ پێش هەموو شتێ بزانم تا چەندە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان وەکو خۆی لە نێوانەوە و باپیرە ماوەتەوە چکە راپۆرتەکە باسی لەوان کرد بەڵام من تۆ گفتوگۆمان کردوت یەکجار واژ نییە بۆ خۆی مرۆڤ پەیوەندێکی لە بوونەوەری کۆمەڵایەتیە ئەمە شتێکە و زۆربەی زانان و توێژەران قسان لەسەرەوە کردو و سەلماندویانە بەڵام ئەگەر ئێمە ئەو پەیوەندی کۆمەڵاتیانەی ئێستا و داهاتوو یاخود چۆن ڕۆیە چۆن ڕوونا یاخود لە نێوان باپیرە و داپیرە و خاڵ و مام و پور و ئەمانە باس بکەین پەیوەندی کۆمەڵاتیەکان گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە لە چاو زەمانی پێشترا بۆ خۆی پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ باپیرە و داپیرە پەیوەندیکی ڕۆحیە پەیوەندی کۆمەڵاتی دوو جۆرمان هەیە پەیوەندی کۆمەڵاتی مادیمان هەیە پەیوەندی کۆمەڵاتی ڕۆحیمان هەیە ئەو بابەتی کە ئێمە سەباسیەکەین پەیوەندی کۆمەڵاتیە ڕۆحیەکەیە هەندێک جار مادیشی تێیەکەوێ جاری وا هەیە تۆ مناڵێک باپیرەی داپیرەی زۆر هاوکاریە بێ لە ڕووی مادیەوە محیبەتی بۆ دروستە بێ ڕۆحەتی لە خۆشەویستی بۆ دروستە بێ بەڵام بە کۆی گشتەکەی پەیوەندیەکە ڕۆحیە بەداخەوە ئەو پەیوەندی وەک جاران نەماوە هەر چەند جارانیش کە ئەڵێن تۆزێ چاوسورکردنەوە و ئەو شتانە هەبوو لە نێوان داپیرە و باپیرە بەڵام ئێستا احتیمامێکی زیاتر هەیە بەڵام تەکنەلۆژیا و هاتنی ئەو لێشاوە زۆرەی بواری تەکنەلۆژیا و فراوانبوونی ئەو بابەتە وای کردووە لەو پەیوەندی شەکاڵبوونەوە هەبێ بۆ نمونە داپیرە و باپیرە هەیە خواخوایەتی نەوەکی سەردانی بکە بە ئاواتەوە نەوەیەکی سەردانی بکە زۆرجار گوێمان لێ بێ ئەگەر ئێمە بچین زۆربەی کات کەسە بەتەمەنەکانمان بدوێنین تەنانەت گلەی لە خودی مناڵەکانی خۆشیەکە نەک لە نەوەکانی کە سەردانی ناکەن ئەنجا نەوەکانیشی بەو شێوازە تەدریجیەی کە ئیتر بە هەر هۆکارێک بێ من بە زیاتر گێڕمە بۆ هۆکاری خێزانی ئێمە گەر مناڵەکانی خۆمان بە شێوازێک پەروەردە بکەین ئەتوانین ئەو بابەتە ڕۆحیەش درێژە پێ بدەین بۆ دایک و باوکمان وە بۆ هی خێزانەکانی بەرامبەریشمان نەکەر بۆ لایانی بەرامبەری خۆم بە سەیری لایانی بەرامبەریش بەو شێوازەی تریش وەکو خۆمان بکەین بەڵام بەداخەوە خێزانەکان بۆ خۆیان کاربوونەوەیەکی زۆریان تایە لە تاکەکان بۆ دایک و باوکەکانی خۆیان ئەنجا چ باقی بۆ داپیرە و باپیرە پێت وایە ئەمە ئەم کاڵبوونەوەیە هۆکارەکەی ئەوەیە کە باسی تۆڕی کۆمەڵاتیەکە خۆی پەیوەندەکان کۆمەڵاتی تۆڕێکی کۆمەڵاتی هەیەکە ئێمەی لەم کۆمەڵایەتی بوونەی دیکە جیا کردوتەوە یاخود نامەشغەڵەتی ژیانە و بەهۆی کار و دەوام و سەرقاڵی بە ژیانەوە بۆ خۆی هەموو هۆکارەکان بەشدارن تاکە هۆکارێک نییە بڵێن وڵا بەس تەکنەلۆژیایە ئەو بابەتی تریش قورسێتی ژیان قورسێتی ژیانیش بۆ خۆمان قورسمان کردووە ژینە وەرە سەیری جاران خێزانێکە شش حەوت کەس بوون لە غورفەیەکە جێگایان نەبووە ئێستا ژن و پیاوێکن لە خانوویەکیان هەیە 4 غورفە جێگایان نابێتەوە هەر داواکاریان هەر ئەڵێن ئەوەمان هەبووە ئەوەمان هەبووە ئەمە ژیان خۆمان ژیانمان لای خۆمان قورس کردووە وە زروفیش گۆڕانکاری بەسەرا هاتووە ژیان هەر قورس بووە لە سەرمان بۆیە وای لێ هاتووە خێزانەکانیش ئافرەتەکانیش وەک جاران نەماوە لە چوونەتە بەر کارکردن و بەردەوام مۆزەفە یاخود کارێکی ترەکە
ئەمە وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بێ بەڵام لە هەمان کاتیشە ئەو خێزانەی کە کارەکە ئەبینی مناڵەکان یەبات لە ماڵی دایک و باوکی خۆی بۆی پەروەردەکرێ یان دایک و باوکی هاوسەرەکەی با لەسەر ئەمە کەمێ ڕابۆستی هەندێک لە خانمان هەیە ئەڵێت پێم خۆش نییە کە منداڵەکەم دوو پەروەردە ببێت ئەی بم بەڵام با تەداخل لە پەروەردەکردنی نەکەن با من لێرە شتێ بڵم دەی خانم ئەو کەسێک کە تۆ هاوسەرگیری و لەگەڵ کردووە هەر پەروەردەی ئەو نەنکەیە هەر ئەو داپیرۆ باپیرەیە بۆچی ڕازیت لە کاتی دەوام بیبێ لە کاتی تر پێت خۆش نییە لەگەڵ یانابێت ڕاستە بەداخە و حاڵەتە زۆرە ئێمە ڕۆژانە بەرکەوتەمانەیە لەگەڵ ئەو کەسانەی کە تووشی و حاڵەتە بن یاخود لەگەڵ ڕێزم بۆ ئافرەتانە ئەو ئافرەتانەی کە ئەو جۆرە بیرکردنەوەیان هەیە زۆرن بەداخەوە ئامادەیە تاکو داوامەکەی تەواوە بێ مناڵەکەی لە ماڵی باپیرەی بێ داپیرەی بێ مشکلێنی تر چۆن پەروەردەکرێ بەڵام ئەگەر پێی بڵێ وەڵام من نامەوێت لە بەرەوەی پەروەردەی خۆمەزانم چۆن مناڵەکەم پەروەردەکەم باشە خێرە تۆ 3 ساعت 4 ساعت ئاگات لە مناڵەکەت نییە گرفتت نییە بەڵام لە کاتی پەروەردەکردنا یاخود حاڵەتێکی تر هەیە زۆربەی کات داپیرە و باپیرە حەز ناکەن لە نەوەکانیان تۆڕە بن دێ ئەرهاوە وتەیەکی لەسەرە ئازمندیان ڕۆڵەی ڕۆڵەکەم لە ڕۆڵەکەی خۆم شیرینترە بەڵێ بۆ خۆی ئەوانە کاتێک کە باوکەکەی دایکەکە لی تووڕابێ ئەمەڵێ باپیرەکە پێی خۆش نییە لە کاکە لی تووڕەمە بە بەرکەوتەیەکی یا حاڵەتێکی کۆمەڵاتی دروستە بێ زۆربەی جار ئەمە ئافرەتەکان ئەمە بەداخەوە داوای لێبوردنم لیان هەیە ئافرەتەکان ئەڵێ بۆچی تەداخلی ئەی باشە خێرە تۆی هێنی لێرە 3 ساعت لێرە بۆت پەروەردە بکرێ کەواتە فەرمو بڕۆ حەزانە هەیە بڕۆ شوێنی ترێ مەڕۆ کار مەکە دانیشە مناڵەکەت پەروەردەکە ئەگەر ئەو جۆرە بیرکردنەوە هەیە یاخود ئەگەر پەروەردەکردنی ئەم خێزانت لا سەقەتە چۆن تۆ پیاوەکەت لە باوشایە کە پەروەردەی ئەم خێزانە بووە یا هەندێک جاریش پیاوەکە ئەگەر ئەو منداڵە زۆر جاریش با بۆ منداڵەکەی هیچ عیبینە ئەیبەن بۆ ماڵی نەنک و باپیری لەو لاهێتەوە بە نەخۆشی باوکەکاڵە فەرمو لە ماڵی دایکە بوو بزانێتەوە نەخۆشکە جا ئەوە بەداخەوە هەم بۆ باوکەکان هەم بۆ دایکەکان ئەگەر ئەو مناڵە لە لای من بێت ئەیکەواتە لەوەچێ سەرماشی بێ لەوەچێ سەریشی پشکێ دەستیشی ببڕێ ئەم حاڵەتانە دروستە بێ بەڵام کە تۆ پێت ناخۆشە فەرمو بۆ خۆت بی بە لە شوێنێکی تر یاخۆت دانیشە لە ماڵەوە بەدیای ئەم حاڵەتانە بەڕاستی بەداخەوە هەندێک جارێک کێشی کۆمەڵاتی زۆری لێ دروستە بێ خانمانمان و پیاوانمان هەندێک جار هەیە ئەبێتە گرفتی کۆمەڵاتی لە بینی خێزانەکانە بۆیە من نمونەم لەلایە خێزان هەیە مناڵەکەی هیچ شوێنێک نییە بیبە بۆ خۆشی مۆزەفە ئەگەر لە ماڵی خەزوریشی بۆی بەخێوکەن ئەبێ پارە بدات وەکو حەزانە بەکاربێنێ جا ئەگەر چ جای تۆ ماڵێک هەبێ بۆ خۆی بە ئامادەی خۆی ئەو مناڵەوە بۆ بەخێوکەن پەروەردەی بکەن تۆشتا پێت ناخۆش بێ ئەو پەروەردەکردە خۆی لەوە ئەچێت بۆ نمونە ڕێتی ئەچێت دوو پەروەردە بێ بەڵام ئەبێت تۆ بە شێوازێک بێ کە بەرکەوتەی خراپ نەبێت لە نێوان پەروەردەکانە لەوێ زۆر نازیە درێتێ پێویستە تۆش هەمومان هەر مناڵمان هەیە مناڵمان خۆشەوە نازیشی ئەکێشین بەڵام کە ئەزانی لەوێ زۆر نازیە کێشێ تۆش لێرە بە شێوازێکی تر ئەتوانی قەرەبووی ئەوە بکەیتەوە نەک ئەوەی کە بیکەی بە قسە و قسەڵۆک لە بینی خێزانەکانە بۆ شێوازەی کە بەرکەوتەی کە هەیە خانمانمان پیاوانمان کە پێیان خۆش نییە کە ئەڵێن دوو پەروەردە بێ بەڵام ئەمە کاریگەری نابێت لەسەر ئەو منداڵەکە گوێبیستی ئەوە بێت لەلایەکەوە نابێت بە قسەی نەنە بکەیت یان بە قسەی باپیرە بکەیت لەلایەکی ترەوە نەنک و باپیر پێڵە نابێت کە دایکدوتی نا بە قسەی ینی بۆ نمونە هەنە ناسپێدانی زیاتر قەیچێکە ڕۆڵە دەبا وا بکە زۆر جارە بووە نەنک و باپیرە تووڕابن لە دایک و باوکەکە تا چۆنەمە کاریگەری لەسەر دەرونی مناڵەکە بێت کاریگەرێکی زۆری لەسەر دەرونی هەندێک مناڵ هەیە بۆ خۆی لە کوردەوار پێڵەن زیتەڵ زیرەکە زوو بە زوو هەست بەو بابەتاکە جاری وا هەیە ئەمە خەڵکمان هەیە بۆ نمونە باپیرە نوێنین یاخود دایکەکە حاڵەتەکەی ماڵی باپیرەکە زیاتر ئەڵێ کاتێک کە مناڵەکەیت ئەڵێ تخوا ئەم ئیشەم کردووە با ماڵەوە نەزانن نەجینام کوژن بزانن کە من لێرە ئەوەم کردووە کەواتە لەوێ دەرزادراوە کە بۆت نییە تۆ ئەوە بکەی ئەوە بکەیت ینی بەداخەوە بەڕاستیەکەی هەندێک حاڵەت هەیە من ئەگەر مناڵەکەی خۆم ببەمە ماڵی باوکم ئەبێ بەو شێوازەی پەروەردەیی ماڵی باوکم ڕازی بم کە لەوێ ئەکرێ ناشکری ئەو حاڵەتە دەرونیی مناڵەکەم وا لێ بکەم لێک حاڵەتە ئەتوانی بۆ نمونە مناڵ فێری پەروەردەیەکی جوان بکەی لە قسەهێنان و قسە بردنە
یاخود لە شتگێڕانەوە خۆی دایکەکە پرسیاری لێ نەکات چی ڕووی یا لەوێ بەدڵنیایەوە نەنکو باپیرەکە چی بوو لە ماڵ باسی منەکەن نایکەن چیت خوارجار لە پێشەوە بە شتە سەرەتایەکان دەست پێەکە چیت خوارد چیتان کرد یاریت کرد ئەنجا باسی من کرا ئەمە خۆت ڕێنیشتاندەری کەڵەکە تۆ بە خۆت لە خۆت حاڵەتێکی دەرونی ناسەقامگیرت هەیە و ئەزانی هەر کە دابنیشێ باسی تۆ ئەکرێ بۆیە ئەچی پەنابەی بۆ مناڵێکی بچووک ئەو پرسیارانەی لی ئەەکەی بە سەرچاوی هەواڵگریەکان بەڵێ ئەو مناڵش لێوە چێ پەروەردەیەکی سەقەت دەرچێ بێت لێرە بۆ نمونە ئەو حاڵەتە بۆ تۆ جێڕێتەوە کە هاتەوە ئەمبەریش ئۆتۆماتیکیان بۆ خۆی قسەکانی لای تۆ ێنێتەوە بۆ ئەمبەر ئەو کاتە کۆمەڵێ ینی ناخۆشیەک دروستە بێ لە بینیانە ئەوڵێ باسی من کردەوە باس بەڵام بۆ ئەگەر من پەروەردەی کەم فێری کەم کە تۆ چوویتە ئەبێ بە قسەی داپیرە و باپیرەکەی لە قسەی ئەوان دەرنەسی لە قسەی مامە دەرنەسی لە قسەی خاڵە دەرنەسی ئەگەر کارێکی خراپیشی کرد ئەبێ ئەوان بەسەریەوە بنەک ئەوەی کە لە غیابی من هەر شتێک بێ بڵێن قەی ناکە پەروەردەکەی ئەوان من بۆ خۆم ئەوان پەروەردەیان کردووم یاخود خێزانەکەم ئەوان پەروەردەیان کردووە ئەگەر من ئەوم بەدڵە کەواتە بۆچی گومانم لە پەروەردەکەی ئەوان هەیە بەڵام لە هەندی حاڵەتە هەیە بۆ نمونە لەگەڵ ڕێزم دایکەکان زۆرتر نازی مناڵ لە کێشم من بینیومە مناڵ لە دایکی خۆی یاوە مناڵ قسەی ناشرنی بە دایکی وتووە هی پێکەنیوە بەرەوە ڕووی ئەمە وای لێکە ئەم مناڵە شتی خراپتر بکە من یەک نمونە باسەکەم لە قوتابخانە قوتابیەک نردومان بە شوێن کەسوکاریە دایکی هاتبوو دایکی کوڕەکەم وایە لە ماڵیشەوە قسەمان ناکە لە پاڵە دانیشتە بوو لە ژێرەوە بە شەق لە دایکی هەڵەیە نابێ قسانە بەڵێ ئەمە باگراوندی تری هەیە ئەمە لێرە نییە بێت تۆ حاڵەتە دەرونیەکە بخوێنیتەوە بە چ شێوازێک گەیشتە ئەوەی ئەو بتوانێ لێرە لەبەر چاوی ئێمە ئەو قاچە بووە شوێنێ بەرامبەر دایکی بڵێ بۆ نییە بۆ شێوازە قسە بکەیت ئەمە گرفتی تری لە پشتەوەیە ئەگەر ئێمە نامانوێت زۆر بچینە ناو ئەو ناوخنەوە لەبەروی باسی پەیوەندی کۆمەڵاتیەکانەکەین بەڵام ئەوەش سەرچاوەیە بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵاتی خراپ بێ هەڵێ پەیوەندی کۆمەڵاتی خراپبوونەکەی چییە پەروەردەکردنی مناڵ زۆر جار سەقەت ئەبێتە هۆی کە تۆ لەگەڵ دایک و باوکی خۆ دووربی لە هەمان کاتە لە مناڵک لە داپیر و باپیرش دوورەکەویتەوە ئەمە پەیوەندی کۆمەڵاتیەکە لاوازەکە مرۆڤ بۆ خۆی کائینێکە حەزی لە کۆمەڵایەتیە هەر لە توێژینەوەکان دەریان خستووە لە یەک کەسەوە بیگرێ هەتا 100 کەس ئەمە بە هێنی وەرگیراوە تۆ پەیوەندی کۆمەڵایەتی وەرەگری یاخود دروستیەکەی زۆربەی زانایان لە توێژینەوەکان ئاڵێ مرۆڤ کاتێک تەنیاژە بێ بیر لەوا کاتەوە چۆن پەیوەندی کۆمەڵایەتی تر دروست بکە یاخود ئەوەی ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتەکەی دروست نەبێت چۆن دروستی بکە مەبەستان لە دروست پەسەندەکەیەتی کە بۆ نمونەگەر پەیوەندی کۆمەڵایەتیمان هەبێ لاواز بێ یاخود گرفتمان هەبێ بۆ خۆشی پەیوەندی کۆمەڵاتی کۆمەڵێ خوساتی تایبەتی خۆی هەیە چ جای لەگەڵ کەسێک کە هاوڕێ بێت چ جای لەگەڵ دایک و باوک و باپیرە و داپیرە بینەوە سەر باپیرە و داپیرە حاڵەتێکی ڕۆحی ئینسانیە بەڵێ چونکە ئەوە ئەزانین کە ڤایرۆسی کۆرۆناکە بڵاو بۆ خەڵک کەرەنتینەکرا داتا و ئامارەکان باسییان لەوە کرد توێژینە کۆمەڵاتیەکان باسییان لەوە کرد کە نەنک و باپیرەکان زۆر زیاتر کاریگەریان جگە لە نەخۆشەکە کەوتۆتە سەر ئەوش بەهۆی دوورکەوتنەوەی نەوەکانیان لیانە چکە نابوو سەردانیان بکەن کاتە لە ڕووی ڕۆحیەوە چەندە لەسەر نەنک و باپیر باسی منداڵمان کرد لەسەر نەنک و باپیر کاریگەری وەکو دوا پرسیار ئەگەر بە زۆر کاریگەریەکی زۆری هەیە لەسەریان لەبەرەوەی کە وەکو پێم وتی ئەو کەسانە پێویستیان بەو پەیوەندیە بەو بابەتە ڕۆحیە بەو مناڵەیە کە سەردانیان کە لەگەڵیان دابنیشێ زۆر جار هەیە لەگەڵیان خواردن بخوا لەبەر ئەوە هەندی حاڵەتی تەندروستی دروستە بێ ئەگەڕێتەوە بۆ پەیوەندی ڕۆحەکە هەندی حاڵەتی لایانی دەرونی دروستە بێ ئەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە پەیوەندیەکە لاواز بووە نەوەکان زۆر سەدانی داپیر و باپیرەیان ناکەن بۆیە پەیوەندی لایانی ڕۆحی یاخود لایانی تەندروستی تێک ئەچێ و هەندێک جار هەیە تووشی حاڵەتی دەرونیە بێ لێکدانەوەی دەرونی ئێمە حاڵەتمان هەیە داپیر و باپیرەمان هەیە لەگەڵیان دانیشتوین کە تا چەندەوەکان سەردانتانەکان یەکسەر لایانی دەرونیەکەمان دەستنیشان کرد چونکە بە شێوازی قسەکردنەکەی زانیومانە چۆن سەردان نەکرێت چەند سەردار ناکرێت بۆیە گرنگە هیوادارم دایکان باوکان مناڵەکانیان وەڕابێنن سەردانی داپیر و باپیریان بکەن و بە هەمان شێوەش
باپیر و داپیرش ڕوو لەنەوەکانیان بکەن بۆی کە پەیوەندیەکی تونگوتۆڵی سۆزداری ڕۆحی بەردەوام بێ لە کۆمەلگاکەی خۆمانە. زۆر باشە دەستەکان خۆش بێت توێژەری کۆمەڵایەتی ئالان عەلی ئەم بەیانیە لەگەڵمان بووی سەبارەت بە پەیوەندی کۆمەڵەتەکان بەتایبەت لە نێوان نەوە و داپیر و باپیرەکان. زۆر سپاس دەستی خۆش بێت. سپاس دەکەم. لە کوبا مۆزەخانەیەکی تایبەت بە سەرۆکی پێشووی ئەو وڵاتە ڤیدل کاسترۆ کرایەوە کە لە مۆزەخانەکە جلوبەرگ و مەدالیا و کەلوپەل و هەروەها وێنەکانی کاسترۆ و سەرکردەکانی دیکەی جیهان نمایش کراون. ئێمەش لەم بابەتە ئەخێنە بەردیدی ئێوە. لە کوبایە ببوونا دەرباسبوونا 5 ساڵان لەسەر مرنا سەرۆکەی کوبا یێبەرێ فیدێل کاسترۆ مۆزەخانەیەکە تایبەت هاتەڤەکردن. ئەو مۆزەخانە کنجێنوی سەربازی و هەن پەرچە و کەلوپەلێن وی تایبەت و پسەدان وێنەیەنوی و سەرکردە و کەسایەتیان جیهانێن خۆدەگرە. بەرپرسێ مۆزەخانەیەژی دبێژە دەرباسبوونا مۆزەخانەیە بێپەرەیە و هەر کەس دکارە دەرباس ببە لێ بمەرجێ گۆبەری دەرباس ببە دەستورێش دەسەڵاتدارێن کوبی بخوازە. ev der navendeke zanyarî û perwerdekirinê û pêkanîn û çîkirina prensîpên nû ji bo xelkê ye. Buhayê wê aborî jî heya radeyekê ye. Em wa berhênana aborî dikin. Em vê karî ne ji bo pera dikin. Lê armanca karê me ew e em kesên baş bi dest bixin. Di nava wê mozexaneyê de pirtûxaneyek heye û di nava bexçeyên wê de jî nafûrek heye. û dîroka wê ji bo sedaya 19 vedgere. Navenda Castro ne cihê parastin û îbadeta kesekî ye. Lê pêwîst e em li vê derê jiyana wî, hezr û raman û karên wî bidine naskirin. Berî mirinawî di sala 2016 de Castro li ser yasayekê erê kir gonabe piştî wî tipeyker jêra werneçêkirin û tir roj jî ji bo yê bîranîna wî piştî ku bimre bêdiyar kirin. ڕێکخراوەکانی بواری ژینگە بە دروستکردنی دارێکی کریسمس لە خاشاک دەیانەوێت سەرنجی خەڵکی بۆ پیسکردنی ژینگە ڕابکێشن کە خەڵک چەندە دەستی هەیە لە پیسکردنی ژینگە و هۆکارە سەرەکیەکەی خەڵکەکە زبڵ و خاشاک بڕێدات. لە لەندەن دارێکی کریسمس دروستکراوە ئەو دارە لە خاشاکی سەر شەقامەکان دروستکراوە کە لە ڕۆژانی جەژن فڕیاندراوە. بۆیە ئەوان دەیانەوێت ئەو پەیامە بگێنن و داوا لە خەڵک بکەن لە ڕۆژانی جەژندا ژینگە پیس نەکەن. دەستپێکی کۆتا ڕۆژی هەفتەمان بەیەکەوە دەستپێکرد. هیوادارم تا کۆتایی ڕۆژەکەش ڕۆژێکی پڕ لە ئارامی ئاسوودەیتان هەبێت تا هەفتەی داهاتوو و لە بەیانی 24ێکی دیکە دێنەوە لاتانەوە بەخواتان ئەسپێرم و ماڵتانەوە پاتان دەکەم.